الله با نازانم چۆنە وە جۆرێکی تر ژێڕنەوەتی و قەومی خەزوڕەی زاوای سەپانی ماڵی شێخم شوانەکەی ماڵی شێخ براگیان بازە کەس دێ بۆ فاتحە خوانی فاتحە هەنۆز نازانێ مردوەکە ژنە یا پیا ئەیتر دەی بۆ هاتی برا دەی یەژم نەوە فڵانە کەس وا لەوێنە گلەییم لێ بکەنەوە گلەیی سێ دەلیلی هەست ئەم سێ دەلیلە هەرسیانەکەیان کەنیندارە ئەم کەمێ عەقڵی خۆی وردکاتۆ گوێ نهاتە هیچ کام لەم سێ دەلیلە یەک تۆ گلەیی ئەەکەی لە من بۆ مەسەڵەن کاکەم گلەیەکا لە من با دوور بۆی نەچین کاکەم گلەیەکا لە من ێژێ تۆ بۆ سەر نایە لە من سێ دەلیلی نامپەرژی دەی نامپەرژێتی تر تەواو وەڕاستی نەمپەرژێ و چ گلەیەکی هەست بیکە وەختێکانە من نەمپەرژێ نەتوانم خوایش تەکلیف ناکە ئەم کێس تەکلیف بکە پس ئەمە یەک وەختێ ناوپەرژێ گلەیی هەر معنای نییە دوو مەیلم نییە بێ مەیل من هەیەمە ماڵ من حوسڵەی تۆم نییە و بێمە ماڵ و خۆشم لێ نایە ئەم یەریت حاڵی خۆشت و حاڵی منیش بووری تۆش زندگی خۆم کە منیش زندگی خۆمەکەم با لە عەقڵ نەگەینێک من و تۆ ئاور و نەوتین بگەینێکتری بەڵایەک دەمەوەی خەریکین عەزیەتی یەکەکی سێ ئەمپەرژێ و مەیلی چم هەست قەوەتم هێوە بازێ وەخت لە ماڵی خۆشتانە ئەیشتان پەرژێ و دڵیشتان هاوە ئاوە ێژن خوا دایکە لێوانی ئاوم پێ بێ ئەی خۆ بۆ هەڵناسی خۆم قەوەتم تێ برا خۆ درۆ ناکەین بازی وەخت قەوەتمان نییە حاڵمان نیەتیا حوسڵەمان نییە بێن من و بۆچی ئەمیری بەخوا شێرکە هات گیرۆ دەبوو سەد نەعرەتە و ناڵەی بە هیچ عاقڵێ گوێی لێ نەکەن فکری 200 ساڵەی بە هیچ باغی بێ نەرگیس عەزیزم سەد گوڵی ژاڵەی بە هیچ شین ئەگەر دڵ پڕ نەکا سەد شۆڕش و گاڵەی بە هیچ هەروە درۆ بگری هیچ ناکا ئەو فرمێسکە وا دەنگێکی نییە لە تەکاوە خوڕەتکێ ئەوە ێژن پێیگریە من بۆ چیمە تۆ سەرمۆرم بۆ بێری تۆ تا بزانم خۆشمگەرەکە بڕوانمە چاو تازانم خۆشمگەرەکە یاقینتری پس لە فاتحە خوانی چا ئەم نوکتەتانە با لە زەهناوێت فرەی هەست فاتحە خوانی بێژمی ئەگەر بێژمیێشە هەر جەلسەیەکی تایبەتی بۆ دانێن ئیتر فرە لەسەری ناچم فاتحە خوانی ئیسا کریاسە ڕۆژێ فەرهەنگی ڕۆژەکەمان نییە من ئەمچە با بێژم ئەمانەت بووم جوانڕۆ دەوری دووسێ مانگە فاتحە خوانی کرێ ڕۆژێک بیخەینە دوا لە عەقڵ چون ئەو ڕۆژەوە کریاسە ڕۆژێک ئەم مردمە حەڵینەوە جارەکانە جارێ نەیانزانیە فاتحە خوانی زەرورەت نییە مردەکە دەفن و کفن و نوێژ و کارەکانی غوسڵ و ئەمانیە زەرورەتە ئەگەر نەکرێت بەشەریەت لەبەی نەچووە باقیەکەی زیاوەس ئامۆزای هەرتێ خاڵۆزای هەرتێ میمی هەرتێ برا هەرتێ ئەمە هیچ کێ ناتوانێت بەریان بورێ شاید تا 2-3 ساڵ هەرتێن وەلێ باقیەکەی زیاوەس خۆشتان نەزانن زیاوەس شاید ئیسا یەکێک گوێرێ لەم قسەلی منە بێژێ وەڵا زیاوە نییە قەسەم بەخوا ئەوە واوە من ێژێ زیاوە نییە ڕۆژێک خۆی چی ێژێ زیاوەس یعنی خۆی چی ئاخرەکەی شەکە پێژێ زیاوەس خۆی ئەش ئەم قسەی منیە لە بیرایە ڕۆژێک بەنابەرین ئەو قسمەتە ئزافەگەلیە پیاوەتیتان بێ عەجەلەی بۆ مەکەن ئەگەر فاتحە خوانی لە شاری جوانڕۆ بکرێت کریاسە یەک ڕۆژ بیکەینە ڕۆژێک دوای ئەم ڕۆژە ڕۆژی ئەوەڵ با مردم قەوم و فامیلەکەیان خۆیان جەم بوون و تێر خۆیان بکوژن و بگرین و شەکەت بوون و ئارام بوون و ڕۆژی دواییش خەوەر بدرێەوە خەڵک وە پەلە بێن فاتحەکەیان بێن و بڕۆنە و ئیتر هیچ کێ جێ نەمێنێ و تا 2 مانگ هەرچێ ڕۆژە هەر مردم بی مردم زندگی هەست من گەرەکمە بچم لە دوکانی کاورا چت سێنم 2 مانگ هەر لە فاتحە خوانیەوە دیاری مردمۆ دانیشتێ ئەی معاشی نییە زندگی نییە نەباید بێتۆ سەری کەسب و کاری یەکێکی تریان زەماوەنە ئەو نە زەماوەن سەخت کریاسۆ زاتمان نیەژن بخوازی من ئیمڕۆ لە جێگەیەکەوە لە دەری کشوەری خۆمان و مساحبەیان تەکراکردم دەرمەوردی ئەیدز لیانە پرسیم وتم یەکێ لە عەلەتگەلی ئەفزایشی ئەیدز ئەفزایشی سنی ئزدواج و کەمبوودی ڕەغبەتی ئزدواج چی بەری ئزدواج گرتێ سەختی کاری ئزدواج ئولگووەلی غەڵەتی ئزدواج ڕەسمەلی غەڵەت لە زەماوەنادایەنن مارەیی سەنگین و نازانم چی و چی و چی ئەوە کە لە تەفسیلی ئزدواجە جەلسەی مفەسەڵ و تمەنەیتر باسی ناکەم با نەچینە سەری یەکێ لە چتێلی غەڵەتی ئزدواجیش کادوو بازێ بەزمە لە ئزدواجە کە ئەسڵی زەماوەنەوەسە کوڕێک و کەنشکێک دووچاری گوناح نەون ئدامەی نەسڵی بەشەر بدەن بوونە لیباس بۆ یەکتری سکوونەتی یەکتری ئارامشی یەکتری تەکمیلی یەکتری ئدامەی نەسڵی یەکتری و ئەحترامی یەکتری ئەمە ئەنجام بوون بۆ یەکتری و چاوپۆشی لە یەکتری و هاوفکری تەکیەکە و داپۆشتنی یەکتری چشم پوشی هەم پوشی و هەمەندیشی فەلسەفەی ئدامەی ئزدواج و تەکمیلی ئزدواجە کە غەڵەتمان کردێ
ڕسمە سەنگینەکانی زەماوەند لابووین یەکێکی تریشیان سەردایم لە نەخۆشە لە بیمارستانە برا بەخوا فرە گەنسڕێن لە نەخۆشەکانی برا ماڵی نەفرێکتان بڕۆن خۆی ئەمە ناچین لەوێ نەبێژین برا ئەمە حەزر و غایبە لە هەر ماڵی یەک نەفەر بڕوا بۆ سەردانی نەخۆشە گەرەکمانە هەواڵی بپرسین گەرەکمانە بزانین ئەم نەخۆشەوە پوڵی نییە پوڵی بن کامپوتی نەرەکە نەخۆش من خۆم باوکم لە بیمارستانەوە گشتان باوکمە ناسن ئێمە وەختێکانە کاورا ئەچووە من خەجاڵەتی ئەمی کردە ئاو 6-7 لەنگە کامپوتم نازانی چی پێ بکەم خۆ نەکریا لە بیمارستانە جێ بێڵم ئەچوونە گژمە ئەمدا باریش چی بکەم و مردمە خەیاڵیان نەکرد من باوکم نەخۆشە خەریکی کامپوت فرۆشی چم بەشی هەرچێ نەخۆشی چ ئەمدا بەعزێکی عیبی لێ خەیاڵێ کرد گەمەی پێکەم بەشی پەرستدار مەدا دوایینەوە حەچێکم پێ کرد دوایینەوە ئەمور نیمە قیمەت ئەم فرۆش سوحە هەمتر گرانیان داوە مردم ئەوە ئەم سەرۆسەری پێکە تاریخی دوای هەر لە بەری بیمارستانە هەر ئەیان فرۆشت بۆ واکەنێ نەخۆش لە بیمارستانە دەوای گەرەکە کامپوتی نێرەکە تۆ ڕاستەکەی عیب نییە شروعی بکەن پوڵی کامپوتەکە بێدەنگ بکەوە ژێری دۆشەکە مێژەینی منی چوو لەو دوا ئەگەر پوڵی سێدانە کامپوتیان نایەتە ژێری دۆشەکەی یاتە بەستێ دەسمەڵ قازی دەمی نەخۆشەکەی پێپاک بکات نێسی نازانێت چی بکە لە وەختەوە ناتوانێت بڕوا کامپوت فرۆشی بکات لە وەختەوە ناتوانێت بڕوات ساندیس فرۆشی بکات لە وەختەوە احتیاجی وە پوڵ هەسوو چون نایشتوانێت بچوە کاریگەری بکات ناتوانێت بچوە قەرز بکات ناتوانێت نەخۆشەکەی جێبێڵێ چ خۆشە پوڵێک وە بێ قەرز بنێتە ژێری دۆشەکەی ئەویچە ئیتر هەر سەرە نەخێک لەوە زیاتر ئیشارەی پێ ناکەم خۆتان دروستیکەن خۆتان الحەمدوللا گشتان ژیرن ئەم قسەیچە هەر بۆ هێوە ناکرێت با من لەم سیدیام شتە بێژم ئەی ساتە لە وڵاتیەلی تر ئەم سیدیانە پەخشەوێتەوە من تازەی خۆریاندا پێم لە کورسانێلی فرە دوور خەریکە پەخشێتەوە لە بەعزە جێوە فارسی خەریکم تەرجمەیەکەنەوە مەجبورم وای پێ بکەمە لە وڵاتێکی تریش کەڵ بخوا هێوەش خۆتان و عەقڵی خۆتان تەکمیلی بکەن هەرچەند ئەزانم عەقڵتان ئەشکێوە چتەکەی بۆیە یەژمی لە جەیەکی تر ئولگوی لێ بگیرێ الحەمدوللا شاری خۆمان بۆ سەکانگەی خێر و بەرەکەت فرە شتێکی باش لە شاری هێمەوە بۆ وڵاتێلی ترە چوات و ئاخرین شتیش بێژم سەردان لە نەخۆشە لە ماڵە تەسادف کردی یەک کەسێک وا ها لە ماڵە ئەچن بۆ لای بۆ سەردان ممکنە کاورات نەتوانێت بچواتە دەستشۆیی ممکنە کاوران نەتوانێت وە پشتۆ دانیشێ کاورا سەرماخوردەگی ئەنفڵانزایە ئەچوە بۆ لای نەخۆشەکە پشتی دوو دانە پەراسووی شکیا دەی تۆ ئەڕۆی بۆ لای دەمی ماچەکەی ئەنفڵانزا ئەگرێت نەخۆشینەکەی ئەوێتە دوان قفەیە بکا پەراسوەکەی دووبارە ئەشکێت نەخۆشی لازم نییە بڕۆی بۆ لای نەخۆشێکی تر ئەسڵەن زەرورەتی نییە سەری لێبی ئەو وەختە ئەچی بۆ لای نەخۆشێک شرایەتی نەخۆشەکە دەرکە لای نەخۆش فرە دابنشی 10 دقیقەس زیارە دامەنشن زیاتر لە 10 دقیقە لە لای نەخۆشێک دابنشی یەک شەرتیە نەخۆشەکە خۆی بێژێت خوا مەڕۆ بازێ نەخۆشەس بێتاقەتە کەس نەچووە بۆ لای دڵی تەنگە تۆ ئەچی بۆ لای کەنینەکەوێتە بانی لێوی فرە خۆشی تێژێت خوا سرم لێ بەرەوە سەعاتێ دانیشە 2 سەعات دانیشە قەینە وەلێ نەخۆشێک هەرچم و چاریە لە ناوجێکە تۆ نازانی لە نیمەڕۆ میێوان لە پشتەری میێوان هەر دانیشتون و ئەم بەسە زوانە هەر دەستشوێی هات خەریکە ئەمرێت بەنابەرین ئام شتانی سادە هۆشتان بێ ڕعایەتی بکەن ئەم شتانە ممکنە باعث بێ کاورای نەخۆش بێژە برا تو خوا دەیتر کەم بێ بۆرا تۆ جواب بزانی محەبەت لە بەنجوێ نازانی ئێش فرە بووە ناڕەحەتی کاورا فرە بووە بۆیە ئەم دەرخاستەکان لە تۆ بەڵێ دوو نکتەی تریشیان وتێ خۆیچم نکتەی سێوەمی پێ ئیزافەکەم وتیانە ئەمانی چە بێژە نکتە سێوەمەکە لەبەرایەژم چون جوزی عرایزی بەندەس ئەمە سە ئستەقبالکردنی شتێکی خەتەرناکە ئیسا وای پێ هاتوێ برا زاوا ئەچنە ئستەقباڵە و نازانم خێڵی پێخەسوو بووک ڕەوانەوەکەن وای پێ هاتوێ بۆ سەری زیارەت پیاوە هەست ئەمرێ باوەڕ کە هیچ کێ نایناسی ئاغم لە دوورە ئەڕوانێن ئەو پیاوە گەورە کێز مردێ لە سەری زیارەتی جوانڕە چون 100 نەفەر چوون یەکێ پەیکانێکیان وا پێ چوون سەری زیارەت هێمە خەیاڵەکەین هەر پەیکانە 6 نەفەری واتی ئیمڕۆ وای پێ هاتێ هەر نەفەرێ ماشینێکی هەست ئەگەر 100 نەفەرەکە هەرکێوە ماشینی خۆی بڕوا سەری زیارەت جێی پیا ناکات بووکێک تێرن بۆ شارێک 100 نەفەرەوە ماشینی خۆیەوە تێت جا دەسەکەنە بکێش بکێشیش لەم جادەوە کاورا خەریکە بۆ زندگی خۆی ئەڕوات بۆ سەری کارێ ڕوات بۆ دانشگای ئەچوات بۆ شرکەتی ئەچوات دەیەکە نەیکوژن وەڵڵا بەعزێ چت لە گوناحیش گوناحترە
مثلا دزی کردن گوناحە کاوراتێ دزیەکە لە ماڵی ئێمە تلەیزیۆنەکەمانەوە لە قوتابەکەمانەوە ئەسڵ تەڵاولیرەکەمانەوە دەیخۆ نە هیچ کاممان نامرین هەر باوکو فەرزەندێکە بەرقەرارە کاورا لەم جادەوە بۆ خۆشی سبقەتێکی 5 سانیەیە ئێرێ منی چوو ڕانندەکە چوو گشتمان نەکوژێ مناڵەکان مخاتە ڕێخوا دزەکە گوناحی کردیە ئەم کامیان گوناحیان پرسە ها ئەچن بۆ ئستقبال ئەچن بۆ پێشواز ئەچن بۆ ڕەوانەکردن مثلا مخصوصا هەرە مەسائلی حاجیە لێ لە فرودگا بێ احترامیمان پێکەن علاجەیان لێتێ هەمیشە من وەختێکانە فامیلی خۆم چووە بۆ حەج کاکەم چوو بۆ حەج من فقط خۆم بردمە قەسەم بە خواژنەکە چیم نێڵا بڕوە وەختێکی چاتەسەوە بە تەنیا خۆم چوو ماوردومەسەوە ماشین 9 ساعتی 3 شەوەشەیەکە بچووە بیاوردێت خۆم بردمەوە خۆم هاوردمەسەوە گەمەیچیان پێمانە کردیان و کەسیان نی چۆن کەسمانە ئێمە مەردمەچی ئەوان با هەر بێژن من ئەزانم ئەوان درۆکەن من کەسمە خۆم ئەزانم ڕاستنی لەوانە ئەمدی پیرەژن بۆقیان پێوە نا پیرەپیا و بۆقیان پێوە نا بێ احترامیە کراوە خەڵک بەعزێک کەس دیسکی و نێتوانی بێسێ بۆچی ئێسی وا بکەینە براگە باعث ئەوێت ئەو جادە بێتە ترافیک کاورا عەجەلەیە دانیشتووە بگێتە سەری دەرسیاوە تەئەخیرەوە ئەچوات ڕانندە تەسادف ئەکات ئینسان دووچاری حادسەوێت بنزین ئالوودەگی ئەوە ترافیکی جادە و هەزاران عەیبی تر کۆتایی بکەن هەر خۆشتانتان پێ ناگیرێ ئەڕۆن دەی بڕۆن قەی ناکە 6 ماشین بچنە ناوی ماشین بۆچی هێزی نەفەرێ ماشینێ بوون 5 جەم بوون بچنە ماشینێ مینوبوسێ بوون با ڕانندە مینوبوسێکی 4 قرانی بوو وتێسی هەدیە ئزدواجیش وەکو مسابقەی پێ هاتوێ هەدیە ئزدواجێر بکرێت نازانم چۆن بێژین لەم مزەوتایەک و دووڕا کردمان وتمان کارتونێ دانن ئاوا دەسی پیاکەن مشتی قوچایی پیاکەن و مشتی باز دەربێن با کەس نەزانێت کێکی داهانات هەدیە ئزدواج ئێروە ناکرێت بە شێوەلی تر مەخسەن العانە دووربینی بۆ دانن دەفتەری بۆ دانن دووسێک کەنیشکە وردە جەمەکەن هەرکێ هەرچی دانا قلولویەکی بۆکەن و چەپێکی بۆ تەقن هەدیە جەژنی تەوەلد هەروە کارێکی پێکریا کاورا تا وەختی هەدیەکە سوورە سوورێسی هەدیەکە شروع بوو گشتی زەر دەوێت دەیخوا بوو ڕێم خۆشێەوە ئاخرەکەی زەردەبوونە خۆشیەک خۆشە ئەوڵەکەی زەردەبوونی و ئاخرەکەی کەنینوێت نە ئەوڵەکەی کەنینی و ئاخرەکەی زەردەبوونێت بەحسی هەدیە ئزدواجێر کریا بە پاکەتێک بێ ئیسم و ڕەسم دابنرێت یا لە لەحزەیەکی عمومی چون حقیقەت هەدیە ئزدواج شتێک نییە بێژین لایوەن حیفە لای بوون 9 ماڵەوە 9 ساڵ نێسیان با بەشکەم زووتر سەر و سامان بڕن و قەرزەکانیان زووتر بار بێت وەلێ بکریایە لەحزەیەکی مشەخەص هەر لە ئەو ڕۆژی مەراسمەوە جێگەیەک دابنرێ کارتونێک جعبەیەک دەست و پیا بکرێ ئەو دەست و دەربە هاوردێ کەس نەیزانیایە کێچی دانا تا بەرەکەتی بووە تا کاورای بووکوزاوە قەرزار نەوەیان سوحا وەسووەکەی و بیان هاوردێت بەحسی تەجەموعی مردمیش لە ماڵی مردووە کاورا مرد خۆی جارێ دڵی تەنگە قولیکی گلەکە قەسەم بەخوا سەعاتی ئالێرا پشتمان مردومان مردووە هەر کامێکتان ڕۆژێک تا ئێوارە ئالێراوێسیاون ئەزانن ئێوارە پیا قولی چێنێ گلەکە شەویش ئەچی بۆ ماڵیان یاسیانەکی شەو بێڵنەوە بۆ کەسەوە هەر نەچووە ئەو کەسیچە ژیروێت باش شام قەشەنگ بخورێت لەولا ئەگەریش چوو سەعاتێکش با شەونشینی فاتحەخوانی شەومان بێت حەدێک سەر سەعاتێ مەسەڵەن لە 8 تا 9 تا ئیتر 9 تا 11 کاورال تێکی خۆیانە لە ماڵا دانشن کەمی ئارامش بکەن ئەگەر بکرێ هەر شەویش نەچین خاسترە ئیتر وازانم فرەیدا من پێدا با مەسئلەکە تەواو بکەین و بیوڕینەوە ئینشاءالله خوا لێمانی قبول بکات وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه